سڵاوتان لێبێ خۆشەویستان لەم کورتە ڤیدیۆیەدا باسی نیشانەکانی بەرزبوونەوەی شەکرەی خوێن دەکەین. طبعاً بەرزبوونەوەی شەکرەی خوێن واتە نەخۆشی شەکرە. زۆربەی کات ئەو بەتایبەتی جۆری دووهەم نیشانەی کەمە بەتایبەتی لە سەرەتایەکانی بەرزبوونەوەی شەکرەی ڕێژەی شەکرە لە خوێن. بۆیە زۆربای ڕێکخراوە تەندروستی جیهانیەکان ڕێنمایی ئەوە دەکەن کەەوە ئەوانەی عمریان 35 ساڵ بەسەرەوەیە 6 مانگجارێک ڕێژەی شەکری خۆیان بپێون بۆ ئەوەی زوو دەستنیشانی نەخۆشی شەکرە و یاخود بەرزبوونەوەی ڕێژەی شەکرە لە خوێن بکەن و چارەسەری بکەن و تووشی دەراویشتەی خراپی ئەم حاڵەتە نەبن. بەڵام بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵێن نیشانەکانی بریتین لە مانەی خوارەوە. دەو هشک بوون واتە نەخۆشەکە زوو پێویستی بۆیە ئاو بخواتەوە، زوو میسکردن واتە زوو دەچێتە تەوالێت لە بۆ میسکردن بە تایبەتی شەوان ئەگەر هاتوو لە 3 جار زیاتر بوو 5 جار و 6 جار هەستا. خاڵێکی تر هەست بە شەکەتی و ماندیبوون دەکا زوو ماندی دەبی. خاڵێکی تر وەزنی دادەبەزێ و لاواز دەبێ. خاڵێکی تر نەخۆشەکە لەوانەیە زوو تووشی ئەلتیهابات و هەوکردن بێ بە تایبەتی لە ڕێڕەوی میسکردن کلیە و مەجاری بەولی یاخۆت ڕێڕەوی هەناسە پەسی و هەڵامەت و کۆخە و ئەلتیهاب شتی وایە بۆڕی هەناسە بێ یاخود پێسی تووشی ئەلتیهاب ببێ یاخود برینی زوو چاک نەبێتەوە و هەروەها نەخۆشەکە هەست بە تێکچوونی میزاجی دەکا و لەوانەیە زوو تووڕە بێ و تەحملی کەمتر بێ و هەروە هەندێکیان خەوی تێک دەچێ. ئەمانە بە شێوەیەکی گشتی ئەو نیشانانن کە دەلالەتی ئەوەیە کە شەکرە بەرز بۆتەوە لە خوێن. بەڵام شەرت نییە هەر کەسێک ئەم نیشانانەی هەبێ مانایەوەیە کەوا شەکرەی لە خوێن بەرز بۆتەوە چونکە ئەمانە لەوانەیە نیشانەی نەخۆشی تر بن. بە هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک.